6 ڕۆژ دوا بە دوای بوومەلەرزەیەکی وێران کرد کە تورکیا و سووریای هەژەند ئەگەری دۆزینەوەی ڕزگار بۆکان تا دێت کەم دەبێتەوە. بەڵام ساتەکانی وەک ئەمانە یارمەتی دەرن بۆ ئەوەی هیواکان ببوژێنەوە و بۆ ئەوانەی بە دوای قوربانیەکاندا دەگەڕێن. ژنێکی تەمەن 19 ساڵ کە بۆ ماوەی 128 کاتژمێر لەژێر دار و پەردووی بینایەکی دارماودا بوو ڕزگار کرا. ئەم کشە 7 ساڵانەیەش دوای نزیکەی 136 کاتژمێر بە زیندوی دۆزرایەوە. دەیڤید مۆری کەناڵی ABC لەوێ بوو لەو کاتەی تیمەکان بە شێوەیەکی هێمنانە لە ناو پاشماوەکاندا دەگەڕان. دەتوانن ببینن ئێستا پارچەی کۆنکرێت بە یەکتردا دەدەن. زنجیرێکی مرۆیی پێک دەهێنن بۆ ئەوەی هەوڵ بدەن خێراتر بگەنە هەر کەسێک کە ڕەنگە لە ژێر ئێرەوە بێت لەوە ئەچێت یەکێکیان بە زیندوی دۆزی بێتەوە. هەلیکۆپتەرەکان بریندارەکان لە ناوچەی کارەساتەکانەوە بۆ گەورەترین نەخۆشخانەی ناوچەکە دەبرد. ئەم ئەرکانەی ڕزگارکردنی هەلیکۆپتەرەکان بە درێژایی کاتژمێر بەردەوامن. زیاتر لە 700 کەسی کە ڕزگار کراون بە تەنها لەم نەخۆشخانەیەدان. ڕێخەری هاریکاری دۆخە لە ناوکاوەکان لە نەتەوەی گرتوەکان دەڵێت پێشبینی دەکات ژمارەی کوژراوان بەردەوام بێت لە بەرزبوونەوە. پێم وایە زەحمەتە بە وردی خەمڵاندن بکەین چونکە پێویستە بچینە ژێر دار و پەردوو، بەڵام پێم وایە دوو هێندەیان زیاتر دەبێت. ئەوەش ترسناکە. بۆ زۆرێک لە سەرانسەری تورکیا و سووریا تەنانەت لەگەڵ ئەوەی لە بوومەلەرزەکە ڕزگاریان بووە چیتر ماڵیان نەماوە کە بۆی بگەڕێنەوە. تەواوی گەڕەکەکان وێران بوون. ماڵ و بیناکان ئێستا تەنها شاخی دار و پەردوون. ئەو بوومەلەرزە بەهێزە دیمەنی زەوی لە هەندێک ناوچەدا گۆڕیوە. بەکەتکردنی دار و درەختەکان، دروستکردنی درزێکی 200 مەتری پان، هەروەها دۆڵێکی تازەی بە قوڵایی 30 مەتر دروست کردووە. شایان پاشا بۆ راپۆرتی لامە حەسەن، دەنی ئەمریکا، واشنگتن.